لەگەڵ سەرۆکی هێژە ڕابەری کوردستان سەرۆکی خۆشەویستمان سەرۆک مەسعود بارزانی. بە ناوی خۆی گەورە و مێهرەبان خوشک و برایانی خۆشەویستم، جەماوەری تێکوشەری کوردستان، خوشک و برایانی عزیز، هەولێریانی خۆشەویست، خوشحال و سەرفیرۆزم کە ئیمڕۆ لەگەڵتان کۆ دەبمەوە لێرە لەم شوێنە پیرۆزە، لەم شوێنەی کە دڵی مێژوویە. لە قەڵاتی کە تەمەنی 8,000 ساڵە، ئەمە دەرسێکی دەوڵەمەندە بۆ ئێمە و بۆ هەموو جیهان. قەڵاتێکی وا بچووک 8,000 ساڵ خۆی ڕاگیری، ئەمە معناکی زۆر گەورەی هەیە. سەدا هەوڵاک و بێ و بڕوات ناتوانی قەڵاتی هەولێر داگیر کات. ئەوم بەبەختەوە ئەزانم کە بەشداریتان ئەکەم لەم ڕۆژە پیرۆزەدا بۆ ئەوەی پیرۆزباییتان لێ بکەم. بۆ دوو ڕووداوی زۆر گرنگ لەم ڕۆژەدا کە هەردووکی دوو ڕووداوی سەرکەوتنە، ڕووداوی سەرفیرۆزیە. 11 ئازاری ساڵی هەفتا کە ڕژێمی ئەو سەردەمی عێراق ناچار کرا بە خۆڕاگیری گەلەکەمان و بە دەست و بازووی پێشمەرگە قارەمانەکان کە دان بنێ بە مافەڕەواکانی گەلی کوردستان. هەمیان ئیمڕۆ ڕۆژی ڕزگارکردنی هەولێری خۆشەویست بوو ساڵی 91 لە ڕاپەڕینە مێژووەکەی گەلەکەماندا. پیرۆز بیت لە ئێوە و لە هەموو گەلی کوردستان. من زۆر خۆشحاڵم کە بینم هەمووتان ئەندامان و لایەنگران و دوستانی یەکەتی و پارتی و حزبەکان پێکەوە لێرە کۆبوونەتەوە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە پیرۆزە. ئینشاءالله هەروە پێکەوە دەبن تا بەدەستهێنانی هەموو مافەڕەواکانمان. هەولێر پایتەختی کوردستانە، بەڵام هەولێر هیمای وەفاداری و دڵسۆزی و ڕەوشتی بەرزە. بەڕێزان، بندەمەوێ ئیمڕۆ زۆر ڕۆژکاوانە وتارەکەم پێشکەش بکەم بێ پەردەپۆشی، چونکە ئەبینین کە قەیرانێک لە هەرێمدا هەیە یا دروست کراوە بوومان. هەرچەندە خۆم
بە نێزیک دەزانم لە هەموو لایەنەکان چه دەسەڵات چه ئۆپۆزیسیۆن بەڵام وەزعکەوە دەخوازی کە زۆر سەریح بم. ئێمە دو ئەجندا بینین ئیمڕۆ. یەکێکیان داخوازی ڕەوای خەڵکی کوردستانە کە من لەگەڵ ئەو داواکاریانەم و لەگەڵ ئەو جەماوەرەم. ئەجندای دووەم ئەجندای هەندێک لە حیزبەکانە کە سواری مەوجەکە بوون. ئەمە دوشتی لێک جیاوازن، دوو ئەجندای لێک جیاوازن. خۆم لە هەموو کەسێک بە نێزیکتر دەزانم بۆ خواستی ڕەوای خەڵکی کوردستان. هەموو هەوڵێکشمان داوە و بەردەوام دەبین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چاکسازیەکی بنەڕەتی بکەین لە وەزعەکەدا. دەستمان پێ کردووە بەردەوام دەبین تا سێ چوار مانگی تر ئینشاءالله بە چاوی خوتان ئەنجامەکان دەبینن. چەند جار لەگەڵ حکوومەت دانیشتوین، باسی کەم و کوڕیمان کردووە، باسی گەندەڵیمان کردووە. ئێمە لە مەسئولیەت ڕاناکەین، لە واقع ڕاناکەین. ئێمە تەواوی مەسئولیەتەکە هەڵدەگرین و تەحەمولی دەکەین. من پێشی سەفەرم لەگەڵ حزبەکان دانیشتم. پێشی ئەوەش چەندین جار لەگەڵیان دانیشتوم. پێم گوتن بە عمومیات قسە مەکەن هەواڵینە، برادەرینە. وەرن پێشنیاری خوتان ئامادە بکەن بۆ ئەوەی کە گەڕامەوە لەگەڵ پەرلەمان و حکوومەت دانیشین، پێکەوە هەوڵ دەین ئەو چاکسازیەی کە پێویستە بیکەین، چونکە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە، پاراستنی و پێشخستنیشی مەسئولیەتی هەمومانە پێکەوە. بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی بەرنامەیەک بۆ چاکسازی ئامادە بکەن، بەرنامەیەک ئامادە کرا بۆ تند و تیژی و تێکدانی وەزعەکە و سواری مەوجەکە بوون. خوب پیشاندان مافێکی یاسایی و ڕەوای خەڵکە. کەس ناتوانی ڕێگە لە ئێوە بگری خوب پیشاندان کەن. ئێوەی جەماوەری کوردستان ئەم دەسەڵاتەتان هیناوەتە سەر حکم و تەنها ئێوەن کە دەتوانن لەسەر حکمیش لایدەن. داواکاریم لە هێزەکانی پۆلیس و ئاسایش ئەوەیە هیچ کاتێک ڕوبەڕووی جەماوەر نەبنەوە. داواکاریم لە جەماوەری خۆشەویستیش ئەوەیە کە بە هیچ شێوەیەک پەنا نەبەنە بەرتند و تیژی، چونکە هەموو شتێک بە خۆشی و بە لە یەک تێگەیشتن و یەکتر قبوڵیکردن جێبەجێ دەکرێت. خۆشەویستان، خوشک و برایان، تەماشا بکەن ئاو چەند نەرمە، بەڵام هیچ هێزێک نییە بتوانی ڕێگەی لێ بگری. ئەم دەسەڵاتە بە زۆر نهاتووتە سەر حکم. لە هەڵبژاردنی 2009 زۆرینەی دەنگی بەدەستهێنا. لە هەڵبژاردنی چەند سەندیکایەکیش پێش چەند هەفتەیەک دیسان حەقیقەتەکە بە دەرکەوت کە زۆرینەی
خەڵکی کوردستان لەگەڵ کێدان ئەگەر هەڵبژاردن بە دڵیان نەبی تانی لێ دەدەن هەڵبژاردنێک لەبەر چاوی سەدها چاودێری بیانی سەدها منەزەماتی بیانی ئەنجام درا و هەمووشیان بەو پەڕی شانازیەوە تەئیدیان کرد بەو پەڕی خۆشحاڵیەوە پیرۆزباییان لەگەڵی کوردستان کرد باشە ئایا ئەم بیانیانیە هەموویان وجدانی خۆیان نەگۆڕن و دێن بە ناحەق تەئیدی یەکەتی و پارتیەکەن دوای هەڵبژاردنی 2009 زۆر هەوڵماندا داوامان کرد لەو حیزبانەی کە کورسیان بەدەستی ناوە بەشداری بکەن لە حکوومەت بەڵام هەندێکیان معارەزە ئۆپۆزیسیۆنیان هەڵبژارد ئێمە ڕێز لە خواستی ئەوان دەگرین و پێشم وایە ئۆپۆزیسیۆنێکی وامان هەبیت چاودێری کارەکانی حکوومەت کات و ڕێگای یاسایی بگریتە بەر بۆ گۆڕانکاری ئێمە زۆرمان پێخۆشە با کەس مزایەدە لەسەر ئێمە نەکات هەر کەسی باسی هەڵبژاردن و دیموکراسی و ڕێی گەل بکات تکای لێ دەکەم ئەگەر بە زەحمەتی نەبینی با گوێ لەو وتارەی من بگری کە لە ئاداری ساڵی 91 لە کۆی پێشکەشی جەماوەری کوردستانم کرد خوشک و برایانی عزیز خوشک و برایانی عزیز ئێستاش ناچارم بەڕاشکاوی بە کوردی و بە کورتی هەڵوێستی خۆم دەرببڕم بۆ ئێوە ئەی جەماوەری کوردستان من لەگەڵ داخوازیە ڕەواکانی جەماوەرم و لەگەڵ حکوومەت بە جددی خەریک دەبین جێبەجێیان بکەین خۆمان هەڵگیری ئاڵای چاکسازین و سوپاسی هەر کەسێک یا لایەنێک دەکەین لەوەدا یارمەتیمان بدات و ڕۆڵی خۆی ببینی ئامادەم گوێ لە داواکانی هەموو کەسێک بگرم من هەموو تاکێکی ئەم کوردستانە بە برا و خوشکی خۆمی دەزانم و ئەرکی منە خزمەتیان کەم دەربارەی ئەو حیزبانەی سواری مەوجەکەش بوون ئەگەر مەبەستیان چاکسازیە با بفەرمون بێن ڕۆڵی خۆیان ببینن و ئەو چاکسازیەی کە بە قسە دەیکەن با بێن بەکردەوە بیکەن ئەگەر دەیانەوێ بەشداری لە حکوومەت بکەن با فەرمون لەگەڵ پارتی و یەکەتی گفتوگۆ بکەن و من خۆم تەئیدی ئەوەکەم بنکەیەکی حکوومەتێکی بنکە فراوانمان هەبیت باوەڕ بکەن ئەگەر دوای هەڵبژاردنی 2009 یەکەتی و پارتی دژی ئەوە بوانە کە ئەو حیزبانە بەشداریان کردبا لە حکوم من پشتیوانی لەو حیزبانەم دەکرد بەڵام خۆم و پارتی و یەکەتیش هەرچی لە توانەماندا بوو هەوڵماندا بوو ئەوەی بێن بەشداری بکەن خۆیان نەیان کرد ئەگەر مەبەستیشان گۆڕانی دەسەڵاتە و لێرەدا سوالێک هەیە
ام دەسەڵاتە بەڕێی زۆرینەی خەڵکی کوردستان هاتووتە سەر حکم. معلومیشە نیسبەتەکان چەندن. من ڕێزم هەیە ئەگەر دوو ڕێی مخالفیش هەبی، بەڵام لە چ وڵاتێکدا لە دنیا ئەوانەی دەنگی کەمیان هیناوە داوا لە زۆرینە بکەن لەسەر حکم لا بچی بە شێوەیەکی نایاسایی. ئەگەر مەبەستیان گۆڕانی دەسەڵاتە گۆڕانی سیستەمە، فەرمونون بەبێ منەتی ئەگەڕێینەوە بۆ ڕێی جەماوەری کوردستان با خەڵکی کوردستان حکمی خۆی بدا، بڕیاری خۆی بدات. ئەگەر هەوڵی ئەوەش دەدرێ مێژوویەکی پڕ لە سەروەری بسرنەوە و بە زۆر ڕێی خۆیان فەرز بکەن، من لە ئێوە دەپرسم جەماوەری کوردستان، ئەگەر ئێوە ڕازی بن ئێمەش ڕازین. فەرمونون بە هەموومان ملکەچی یاسا بین، بە ڕێگای یاسایی داخوازیەکانمان پێشکەش بکەین، گفتوگۆ بکەین و هەر گۆڕانکاریەکیش بە ڕێگای یاسایی دەبی. گۆڕانکاری بە ڕێگای نایاسایی ئەنجام نادرێ. ئەمە پەیامێکی ڕۆن و ئاشکرایە بۆ هەموو لایەک. ئۆپۆزیسیۆن بە ناوی گەل قسە دەکەن. ئەوەی معلومیشە دەسەڵات ڕێی زۆرینەی خەڵکی بەدەستی ناوە. ئۆپۆزیسیۆن تەمسیلی نیسبەتێک دەکات. ڕێزم هەیە بۆ ئەو نیسبەتە هەرچەندی هەبی. دەسەڵاتیش تەمسیلی نیسبەتێک دەکە کە زۆرینەیە. بۆ ئەوەی مشکلەکان چارەسەر بکرێن و بە ڕێگایەکی ئاشتی، بە ڕێگایەکی برایەتی فەرمونون با بگەڕێینەوە بۆ ڕێی ملت. ملت چ بڕیارێک بدە هەموومان ملکەچی ئەو بڕیارە بین. داوا لە هەموو لایەک دەکەم مەسئولانە ڕفتار بکەن. هێشتان تەحەدیاتێکی یەکجار زۆر لە بەردەممانە. ئێمە سەربەرزین بە ئێوە، دڵنیاشین کە هەمیشە ئەو میلەتەی 8,000 ساڵ ئەم قەڵاتەی پاراستووە ئەم کوردستانە ئەپارێزی. بەڵام خوا قبول ناکات لە ناو خۆماندا هەوڵی ئەوە بدرێ ئەم وەزعە ئاڵوز بکرێت. لە ڕووی ئابووریەوە وەزعێکی ئاڵوز بووە، خەڵکێکی ناحەز دڵی خۆش بووە، پێیان وایە ئەمە سەرەتای تێکچوونی ئەم وەزعەیە. من دڵنیاتان دەکەم ئەم ئەزمونە تێک ناچی. لە هێشتان برینەکانمان قوڵن خوشک و برایان. دڵنیاتان دەکەم ئەم ئەزمونە تێک ناچی و کەسیش ناتوانی تێکی بدات. خوشک و برایان، برینەکانمان قوڵن، ئەبی سارێژیان بکەین، نەوەک هەوڵی ئەوە بدرێ برینەکان ئەوەندەی تر هەڵدەنەوە و قوڵتری کەن و زیاتر ئازار بە میلەتەکەمان بگەینن. ئێوە ڕەنگە بینیتان بی پێشی 3-4 ڕۆژ لە نێزیک کەرکووک هەم دیسان گۆڕێکی بە کۆمەڵ کە زیاتر لە 2000 لاشەی ژن و مناڵ و پیاوی کوردی تێدایە
کلکاتی انفالی 88 لوی خراونتا ناو گوری به کمال روز نیه برینک نکلیتوا اگر تا استا 180,000 کسی اما به سروشوینه نمانتوانی و جنازکانیان دوزینوا بویا من داوا لهمو لایک دکم مسئولانه رفتار کن بیر لآینده بکنوا و داوا لیوش دکم جمعوری خوراگری کردستان رابردوی خوتان استای خوتان آینده خوتان بیپارزن پیوستیتان به هیچ کسی نیه هر کاتی ایوی جماوری کردستان ویستان اوی ایوه بتانوی اوه جیبجه دکره اوی ایوه نتانوی جیبجه ناکره و هزه کشنیه بتوانی خلاف اراده ایوه بریارک بده یاشتک فرض کن و من لم در فتح سود وردگرم بو اوی پیروزبایی لهمو جماوری کردستان کم لدروازه راپرین لسلیمانی لدهوک تا دگاتا کرکوک کلا روژی نوروز دا شوی نوروز دا رزگار کرا سالی 91 او رزگار کردنه پیروز بید او سا پیروز بید استاش پیروز بید و لآیندهش دا پیروز بید جارێکی تر سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان ئێوەن پشت و پەنای ئێمە بە ئێوە سەربەرزین بە ئێوەش بێمنەتین و دڵنیاشتان دەکەمەوە جارێکی تر پشت ڕاست بن ئەزمموی کوردستان تێکناچی بە حەول و قووەتی خوا و بە هیمەتی ئێوە و داوا لە هەموو لایەک دەکەم بگەڕێینەوە بوو تەبایی بوو برایەتی بوو پێکەوە ژیان فەرهەنگی ئێمە فەرهەنگێکی دەوڵەمەندە سەربەرزین بە فەرهەنگەکەمان کە بە هەزارەهای ساڵە پێکەوە ژیاوین نەتەوەی جیاواز ئاینی جیاواز مەذهەبی جیاواز ئێمە ئەم فەرهەنگە تێک نادەین ئەبی ڕۆژ بە ڕۆژ قوڵتری بکەین هەر سەرفیراز و سەرکەوتوو بن و هەر بژین بۆ کورد و کوردستان